لەم کەناڵەیەوە هیوادارم گردن ئازاگای هەر شتێکم کردوێ بەرامبەری داهای لە ورنی لێکم گردن ئازا. کاتێ باسی جێژنەکەین بێگومان وشەی گردن ئازایی بە مێشکمانایەت پێم بڵێ کەس هەیە گردنی ئازانەکەی؟ وەڵا هیچ کەسێکی وان نییە نەوەڵا هیچ کەسێ نییە. باشە پێم بڵێ دڵت باشە بەرامبەر بە خەڵک بەرامبەر بکەن؟ زۆریش باشم و گردنی هەموو کەسێکی شازاگەم هەرچێکی بەرامبەرم کردووێ. هەرچێکی ئارە وەڵا ژیانی ڕۆژانە تا هەر ئاو هایت؟ ئارە وەڵا بەتەعشیدەوە خۆ لە ناو بازاڕگە ئیشەکەی تر خەڵک ئەزانێت. باشە خۆت کەس هەیە کە داوای گردن ئازایی لێ بکەیت؟ وەڵایی کەسێکی وا لە خەیاڵمانیە بڕوان ئاگەمەزەتە هەر کەسی شە لێرۆ لەم کەناڵەیەوە هیوادارم گردن ئازاگای هەر شتێکم کردوێ بەرامبەری داهای لە ورنی لێکم گردن ئازا. کاتێک کە جژنیەت یەکەم کەس داوای گردن ئازایی لە کێیەکەی؟ وەڵایە بێگومان یەکەم کەسە لە خێزان و مناڵەکان دوایەوە باوکم و دایکم و براکان و خوشکێکم و کەسە نزیکەکانی خۆمان. ئێستاش جژن ئەو تاموچێژەی جارانی هەیە بۆ تۆ کە وەڵایی بەتەعشید هەر هەیە دیوانی کە خاسەوانی کە بڵێ مانگی ڕەمەزانیان گرتووە بوانەوە جژن زۆر بەڵێ بەتەعشید ئارە وەڵا